ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان وەک بناغەی پەروەردە و فێرکردن لە هەر کۆمەڵگەیەک و گرنگترین توێژی کۆمەلگا پشتیوانی خۆیان بۆ کۆمەڵی دادگەری و لیستی ژمارە 285 دەردەبڕن. هیوادارم ئێوە مامۆستایان بەباشی قۆڵی هیمەتی لێ هەڵماڵن و هەوڵ دەین ئەو نوێنەرانەی خۆمان برێنی لە پەرلەمان. مامۆستایان دەڵێن نوێنەرانی کۆمەڵ هەمیشە لە بەرەی مافخراواندا بوونە و نوێنەرایەتێکی ڕاستەقینەی مامۆستایانیان لە هەرێم و بەغداد کردووە. چین و توێژی مامۆستایان چین و توێژێکی کاریگەری ناو کۆمەلگان سوپاس بۆخوا بەگەرم و گوڕیەوە پاڵپشتی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەکەن چونکە لیستێکە لە ڕابردوودا توانیویەتی لە سەنگەری خەباتی بەردەوامی داواکردنی مافی ڕەوای مامۆستایان و فەرمانبەران بن لیستێکە نوێنەرەکانی بەسەر بەرزیەوە بە شکۆمەندیەوە بەو پەڕی جورئەتەوە توانیویانە لە بەرەی شەقام بن توانیویانە لە هەر شوێنێک کە مامۆستایان ناڕازیان هەبوو ناڕازایەتی هەبووە نوێنەرانی کۆمەڵ لەوێن دەربن بە جورئەتەوە توانیویانە داوای مافی ڕەوای مامۆستایان و فەرمانبەران بکەن داوا لە سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانە کەمکە بەو پەڕی گەرم و گوڕیەوە بەو پەڕی جورئەتەوە بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە نوێنەرەکانی لە ناو لیستی 285 کۆمەڵی دادگەری هەڵبژێرن بیانکەم بە نوێنەری ڕاستەقینی خۆیان و داواکەم لەم مینبەرەشەوە هەرچی مامۆستایان کە مافیان خۆراوە لە 10 ساڵی ڕابردوودا ئەم لیستە بکەنە پێشەنجی خۆیان بۆی بتوانن نوێنەرەکانیان نوێنەی ڕاستەقینە و دڵسۆز و ڕازگۆی بە ئەمەچی مامۆستایان فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا. مامۆستایان دەڵێن کۆمەڵ داکۆکیکاری سەرسەختی مافی ڕەوای مامۆستایان بووە بە تایبەت لە پرسی موچە و پشتیوانی لە شایستەی دارایی مامۆستایان. ئێمە وەکو توێژێکی گرنگی کۆمەلگای کوردی کەویش توێژی مامۆستایانە بڕیارمان داوە کە دەنگ بە لیستی 285 کۆمەڵی دادگەری بدەین چونکە بەڕاستی لە پێشوو دەتوانین بڵین تاکەلیز بووە کە پارێزەری هەموو مافەکانی مامۆستایان بووە و داکۆچیشی سەرسەختی کردووە لە ڕێگای نوێنەرەکانیانەوە بۆ داواکاری ڕەواکانی مامۆستایان جا لە جێڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکان بێ یاخود ئەو موچانەی کە نادرێتن ڕۆژانە دەتوانین بڵیان ماگانە نادرێتن کە بەڕاستی ئەوە جێی دڵخۆشی بووە کە نوێنەرەکانمان توانیتیان داکۆچی لەو مافانەی خۆمان بکەن. بەرپرسان و کادیرانی کۆمەڵی دادگەری لە کاتی هەر ناڕەزایەتی و خۆپیشاندانێکی مامۆستایان لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکاندا بوون لە بەغدادیش کۆمەڵ لە ڕێی پەرلەمانتارەکەیەوە کار ئاسانی بۆ بێگەیاندنی نوێنەرانی مامۆستایان و بەرپرسانی باڵای عێراق کردووە بە مەبەستی چارەسەرکردنی پرسە ڕەواکەیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.